تێگەیشتم چاوەڕێی هەوا بندەمنەوە. مادەم ئامادەیت جەوت فافا هەردووکمان بەیەکە لەگەڵ جان قسە دەکەین با بێکۆ پێی بڵین لێک جیاو بووینەوە دەی ئامادە بۆ بانج بکەم. نەخێر. بۆچی نەخێر؟ دوایی پێ دەڵێن با بێتاقەت نەبێ من ئەو شتە دەکەم دوای تەواوبوونی هەموو شتێک پێی دەڵێن. جەنگیز دیسان تۆ شتێکت لە جێسەرە؟ چیم لە ژێر سەر بێ؟ پێشمان نەبوویتەوانە؟ تەلاقەکەت قوبوڵ کردوانە؟ ئەیشان تۆ کە قبولی ناکەی خۆت نبینی؟ من وازم لە تۆ هێنا بەڵام گەر تۆ دەڵێ مێر دەکەم پەشیمان بوومەوە تەنها لە ڕۆژی دادگا بەس بە جەنگیز. بیری منت کردەوە؟ تەموزی برام ئەو ساتی چاوەڕێمان دەکرد خۆیەتی تۆفیق ڕێک وایە وەرە با بڕیار لەسەر شێوازەکەی بدەین بەو بۆنەیەوە کاتێ دێت چەمپیاوێک بە شوێنی ئەودا بنێرە کات و شوێنەکەی دەتەوێت بڵێ خێبەر نادێ؟ دەمەوێت بزانم کۆتاییتان پێێنە؟ زۆر نەماوە بۆ دادگا ئەگەر جەنگیز کێشە دروست نەکات. یعنی کە من گەڕامەوە تۆ ژنێکی تەلاق دراوی؟ بۆ ئەمە هەوڵ دەدەم کەنان. باش خوا بۆ؟ چیسی بوو؟ ئەم شێواز قسەکردنەتە ئەمە چەند خۆشەویستێکە پێیانتی دەکەی بۆی بزانی لەگەڵ جەنگیز یا بمۆتۆرۆندا؟ ئەیشان ئەرێ مەڵێ ئێشان و فلان تۆنی دەنگە لە بەرزایی دێ وەک بڵێ سەر قسە دەکات یەک دڵ و ڕەسا خۆشەویست پێوە دیار نییە من بۆ چ لەبەر خاتری تۆ جودا دەبمەوە یا لە بەرەوەی مەجبوری تۆ بوومە جیا دەبمەوە کەنعان جودا بوونەوە نەخێر کەنعان بەک جودا نەبووینەوە کەسنەوە فەتادەی کەنعان بەک ئەیشان ئەرێ ئەگەر تۆ وازێناوە بڵێ وازم هێنا کەنعان ئاوا بەم شێوازە ساردۆسرە قسەم لەگەڵ مەکە تەواو بووی؟ تەواو بوو چی دەکەی هەر شەم لێ دەکەی؟ لەگوێ بگرە من بەرگەیەوە ناگرم پیاوێکی تریش خاوەنی تۆ بێ تەنانەت یەک شەویش ناتوانم بەبێت تۆ باس و دەی بخەوم من بەرگەیەوە ناگرم یەک بەیانیش باگا بێمەوە بێەوەی تۆ لەلام بی بەرگەی یەک ساتیش ناگرم تێدا دەستم بەدەستت نەکەوێ زانیت دەمەوێت هەموو شتێک تەواو ببێتە لام دەمەوێت هەموو شتێک کۆتایی بێت و بێتە لام من عاشقی تۆم خەریکە شێت دەبم شێت دەبم تێگەیشتی؟ تەلەفۆنەکە داخە کاک ئۆزان من ئەیشان ئەتای دەکرێت بە زووترین کات دەسێت تەلاقدانەکەم بۆ ئامادە بکەی؟ من هیچ شتێکم ناوێ دەکرێت شتێک بە جەنگیز بڵێ با نەخینەمە ترسیەوە تەنها کۆتایی بۆ کارە بێنە زوو تاویکە ژنەکەم لەکوێ ژنەکەم ئازاد چییە؟ چی بووە؟ بۆستە دەستم باردە بۆستە چی بووە؟ کچێ من باوکی مناڵەکەم دێتە دەرێ بەسە کوڕە بێئەدەب ناجانە ئەوانە ئێمە پیا پێی دەگەێنین لە ڕاستیدا دارو دەستم بەهێز دەبێ ئازاد ئەمە بە شانازێکی گەورە بزانە تێبگە جابوو خۆت ئەزەل هاتیەوە؟ زۆر نماوە کاکعالی تەواوی کەم دێمەوە وتم بزانم باری ئەمریتان چۆنە سەلامەتن؟ گوێ لە ماواڵە بگرە هەواڵە گوێ بگرە با پێتی بڵێ دەکەمە سەما خارجی گوێ بگرن ئازاد تۆش گوێ بگرە تەفۆی براتان ئیمڕۆ بووە سەرۆک چۆنیانی؟ بەڕاستی مەکوڕا ئیمڕۆ تەفۆ سەری نەبری کوڕم وەک پیا حوکمیدا ئەمری وەرنەگرت ئەمری کرد ئەگەر چی کاری من بوو بەڵام وتم بڕۆ کوڕم تۆ بی کە تۆ هەڵی بژێرە ڕۆیشت وەکو پاشایان کارەکەی جێبەجێ کرد و تەواوی کرد یەکسەر هاتەوە ئیتر ئەو تەفۆیە نەما ئەمر وەرگێ تەفۆ گوێڕەهەل نەما لەمە دووە تەفۆ سەرۆکە سەرۆک چۆنە؟ چمتە؟ واتە؟ چی ڕوودا پێتان خۆش نەبوو؟ پێم خۆش بوو با پێشم خۆش بێ کەمە زوو نەبوو کاکعالی کوڕم هەرا دوو قسە بوو دڵمان خۆشکە علی بۆچی تووڕە دەبی؟ ئێمە لەبەرەوە دەڵێن چکە بیر لەو دەکەینەوە چونکە لە کۆتاییدا تۆفیق ناڵە چێستیار و دڵناسکە بایستا زیادەڕۆییەکان لە بڕیاردان نەبێتە چێشە بە سەرماندا دەڵێ سەرۆک بڕیاری تونڕەوانە دەدا هەستی خۆی ناکاتە ژێرپێی تەنها شتە ڕاستەکان دەکا بەبیرتە تۆ پێشتر چی بۆ کاکعالی ئەو شتێک کە پێشتر پێویست بوو بیکە نەیکردووە بەبیرت هاتەوە
کوڕم جوان گوێم لێ بگرە ئازاد تۆش گوێ بگرە تەفۆ فراشێرەکەی منە تێگەیشتن هەمیشە ئەو لەبەر چاوتان بچووک مەکەنەوە هەم تۆ لەمە باشتر دەزانی ئەو هەتیوە لەو کارە پیسێکی ئێمە کردومانە و دەیکەین دڵسۆزترین پیاوە کە دەبینم ڕاشکاترین پیاوە لە قوتابخانەی عەلی گازگریش دەرچووە لەوە زیاتر چاوەڕێ چیمان بۆ بکە زیاتر چاوەڕێ چی لێ بکەیت پێ بکەنە کوڕم پێ بکەنە من متمانە بە تەفۆکەم هەیە هەرەوەندە دەڵێم تووڕەوە بە عەلی تووڕەوە بە ئێمەش لەبەر ئەوەیە کە خۆشمان بەڵام تۆ دێڵی باشە دەیڵێ ئێکەوەیە باشە سەرۆ خێر بێت پێویستە دایخەم کارەشترت هەیە تۆ کەی دەگەڕێیتەوە هەر ساتێک کاکە لەوانەیە هەر ساتێک لە بەرامبەرتان بە دیارکەوە سڵاو مێردە لاسارەکەی من چێ بە قسەکانم تێک چووی؟ مایکە نەمان کردووە ئێمەش ئەومان زۆر خۆش دەوێت تەنها وتمان جاری زووە نەخێر من دەزان چیم کردووە ئافرین بۆ مێردەکەم گیانی من مێردەکەی من ها؟ تۆفیقی برا هەرگیز منی شەرمەزار نەکردووە ئەرێ کەمە شێوازی وەستانی نەگۆڕا گۆڕا سەلیقەکانی کەمێ جوانتر بوون ئاخ کەمی خایاند ئەی ئۆتۆمبیلەکەم لێرە بوو کاکە کاک تۆفیق کاک حەلی منینە تۆ کێ ئۆتۆمبیلەکەی من لەکوێیە؟ ئیتر من شوفێرتم کاکە کوڕەوە ئامەڵێ بەڵام گەربێت و ئاسوودەش بێ لە کۆنی ڕابردووی دوورکەوێتەوە هەر خۆشیەکە تێیدایە و شایانیەتی تەفۆ بەڵام پیاوانی وەک تەفۆ بەدەست خۆیان نییە هەمیشە وەک ئەوە دەمێننەوە کە بوونە ڕاستم چۆنی ئاسوودەی لە پشتەوە چی بکەم من ئاوا ئاسوودە دەبمێ نیگەرانمە بە تا دەگەینە ڕستوران جێمان دەگۆڕینەوە شەمۆ ئیتر من هەموو شتێک فێر دەبم تەواو